لە چەند گوندێکی خوار و قەرەتەپەدا تێرۆریستانی داعش پەلاماری هێزەکانی سوپای عێراقیان داوە و بۆ چەند کاتژمێرێک شەڕیان لە نێواندا دروست بووە. ئەم جموجۆڵانەی داعش ماوەیەکە لە سنوورەکەدا دەستی پێکردووە، بەڵام ئەو ناوچانەی کە لەژێر کۆنتڕۆڵی پێشمەرگەدایە دوورن لە هەڕەشەکانی داعش. سنوورەکانمان زۆر قایمە، بە تایبەتی سەنگەرەکانی پێشمەرگە ئێمە بەردەوام سەنگەرەکانی خۆمامان قایم کرد و ئەو ڕووداوانش ڕوئەدا لە سنووری حەشی شەعبی و جێشی عێراقیە نەک سنووری پێشمەرگەوە. ئێمە خەڵکی کوردستان و خەڵکی قەرەتەپەش دڵنیاکەن و بە هیچ شێوەیەک ناڵین ئەو شەمشەمە کوێرانە دەستیان پێ بگەێنن. ئەم هەوڵاتیە دانیشتوویەکی گوندی سعێداتە کە دوو شەوی لەمەوبەر داعش پەلاماری داوە. ئەو دەڵێت ناوچەکەیان پێویستی بەهێزێکە ئارامی تیادا سەخامگیر بکات. داعش دێت و ئازارمان دەدات، ناوچەکە نائارامە و سوپای عێراق نەیتوانیوە خەڵکەکە بپارێزێت. ڕەوشەکە پێویستی بە جێگیرکردن هەیە. بە پێی زانیاریەکان کە تایبەت دەستی کورتسات نیوز کەوتووە، لە ئێستادا تێرۆریستانی داعش لە حەویجەوە بەرەو ئاوایەکانی بناری حەمرین هاتوون و ویلایەتی جەبەلیان ڕاگەیاندووە. دەیانەوێ هەڕەشە لەسەر ناوچەکە دروست بکەن. بەنیازن ویلایەک دروست بکەن، ویلایەتە جەبەل. پێشتر ویلایی دیالە بوو، ئێستا بیکەنە ویلایەتە جەبەل. وجودی خۆیان گەرەکیانە ئیسبات بکەن لە منتقەیە و چەندین شەوە جموجوڵیان زیادی کردووە لە ناوچەکە، بە تایبەت لە سنووری سوپای عێراقی و دێن نزیک دەبنەوە و هەندێک جاریش هەندێک تەقەوشە دروست ئەبێت، بەڵام زۆر تەسیری نەبووەتە سەر هیچ بابەتێک لەوانەوە. ئەم جموجۆڵانەی داعش بە مەرامی توندکردنی شوێن پێی خۆیانە لە ناوچەکەدا. ئاسایش و پێشمەرگەش بێئاگانیە لە کارەکانیان. داعش کە لە زۆربەی ناوچەکانی عێراقدا شکستی هێناوە، ئێستا دەیەوێت بەم جۆرە کارانەی هەڕەشە لەسەر هاوڵاتیانی ناوچەکانی حەمرین دروست بکات. ڕامەوەی بەرامبەری وەستاوەتەوە هێزی پێشمەرگەیە و هەموو دەرگاکانی لێداخستووە. سامان کەریم، کورتسات نیوز، سنووری حەمرین.